سڵاو ڕێز بووەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. بە یارمەتی هاوڕێیانی یاوکارم لە خزمەت ئێوە عەزیزان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ئەمڕۆی شەممە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. هەڵسوکەوتی نامرۆڤانەیە زە سنووریەکانی بانە لەگەڵ کۆڵبەران. لەسەر و شوێنکرانی بان قەستی مەتین حەسەنی لەلایەن ڕژیمەوە. بردومانی چڕی باکووری هەرێمی کوردستان لەلایەن تورکیا. ناڕەزایەتی کرێکارانی شرکەتی کیان تایر لە تاران. لە سێدارەدانی 74 بەندکراو لە زیندانەکانی ئێران لە ماوەی مانگی ژانڤیەی 2024 زاینی. وا بەڕێوەچوونی جەلەسەی دادگایکردنی تۆمەتبارانی پەروەندەیەک واتانی تاران. درێژە هەواڵەکان. دیداری دایکانی ئاشتی لەگەڵ بنەماڵەی وەفا زەربار و موحسین مەزلوم. ڕۆژی هەینی 13 ڕەبەندان دایکانی ئاشتی ڕۆژهەڵاتی کوردستان سەردانی بنەماڵەی گیانبەخت کردووان وەفا زەربار و موحسین مەزلومیان کرد لە شارەکانی بۆکان و مەهاباد و یادی هەموو گیانبەخت کردوانی ڕێگای ئازادیان بەرز نرخاند. لەو ڤیدیۆیە کە بەدەستمان گەیشتووە دایکانی ئاشتی لە ماڵی وەفا زەربار پاش ڕاگررتنی یەک خولەک بێدەنگی دەڵێن نابێ بۆ شەهیدانی نیشتمان گریان و شیوەن بکەین، ئەوان لە دڵی میلەتدا دەژین. بە دوای قسەی دایکانی ئاشتیدا بەشداربووان دروشمی شەهید نامرێتیان بەرز کردوێتەوە. دایکی وەفا زەرباریش لەو دیدارەدا ڕایگەیاند ڕۆڵەکەی داوای لێ کردووە کە بە دوای گیانبەختکردنیدا نابێت جلی ڕەش لەبەر بکەن و ماتەم بگێڕن. هەروەها دایکی موحسین مەزلومیش وتوویە ڕۆڵەکەی داوای کردووە کە سەرپۆشی سپی لەسەرکەن و جلی سوور بپۆشن، چونکە ئەو شەهید بووە و لە ڕێگەی ڕێبازێکی پیرۆز گیانی بەخت کردووە. هەڵسوکەوتی نامرۆڤانەی هێزە سنووریەکانی بانا لەگەڵ کۆڵبەران. بە پێ راپۆرتی کۆڵبەر نیوز ڕۆژی چوارشەممە 11 ڕەبەندان هێزەکانی هەنگی مەرزی بانا کۆمەڵێک کۆڵبەریان دەست بەسەر کردووە و ناچاریان کردوون کە لە کاتی هاتنە خوارەوە لە شاخ لەسەر بەرف پاڵکەون لە هەمان کاتدا بە دەنگی بەرز هاوار بکەن هەڵام کرد. ئەم هەڵسوکەوتە نامرۆڤانە هێزەکانی ڕژیم دەرخەری ئەوەیە کە ڕژیمی جنایەتکاری ئیسلامی لە کوشتن، سوکایەتی و ئازاردانی خەڵکی کورد سڵ ناکاتەوە. ئەم جۆرە ڕەفتار و تاوانانە نیشانەی دوژمنایەتی ئاشکرای ڕژیم لەگەڵ خەڵکی کوردستانە. پێویستە لە دژی ئەم جەنایەتانە دەست بە خەبات و ناڕەزایەتی بکرێ و کۆڵبەری ئەم کارە ناچاری و پڕمەترسیە کۆتایی پێبهێنرێت. بۆ مەبەستەش پێویستە لە هەنگاوی یەکەمدا لە ڕێگەی خەبات و ناڕەزایەتیەوە ڕژیمی هار و جەنایەتکاری ئیسلامی ناچار بکرێت کە کارێکی شیاو بۆ ئەم زەحمەتکێشانە دابین کات یان لە ڕێگای پێدانی بیمەی وێکاریەوە ژیان و بژێویان دابین کات بۆ ئەوەی چیتر ناچار نەبن پەنا ببەنە بەرەو کارە دژوارە. لە هەنگاوی تردا و لە دواتردا دەبێت ڕژیم ناچار بکرێت قەرەبووی بنەماڵەی و کۆڵبەرانە بکاتەوە کە لەو ڕێگایەدا گیانیان لەدەستاوە یان بریندار بوون. و سەرنجام بەڕووخاندن لە گۆڕنانی ئەم دەسەڵاتە ستەمکار و چەوسێنەرا بۆ هەمیشە کۆتایی بە دیاردەکانی وەک کۆڵبەری و سوختبەری و دەیان ڕەنج و ئازاری کۆمەڵایەتی دیکە بهێنرێت کە هۆکار و سەرچاوەکەیان دەسەڵاتی ڕەشی کۆماری ئیسلامیە. بەیانیەی سێ حزبی پژاک نەزالی خوزستان و گەلی بەلوچستان دژ بە ئیعدام. سێ حزبی پژاک نەزالی خوزستان و گەلی بەلوچستان ڕۆژی هەینی 13 ڕێبەندان لە بەیاننامەیەکدا لە سێدارەدانی دەیان بەندکراویان لەلایەن کۆماری ئیسلامیە و بەتوندی شەرمەزار کرد و داوایان لە خەڵکی ئێران کرد یاریدەدەری 2000 بەندکراوی دیکە بن کە چاوەڕێی بەڕێوەچوونی سزای ئیعدامن. بۆ نەتەوەکانی دانیشتووی وڵاتی ئێران سەبارەت بە دەستبەکاربوونی ماشێنی ئیعدامی بەندکراوانی سیاسی بە پێی زانیاریەکان ڕژیمی فاشستی کۆماری ئیسلامی لیستی 2000 بەندکراوی بۆ لە سێدارەدان ئامادە کردووە. لە نامەی بەندکراوانی زیندانی قەزال حەساردا هاتووە ئێمە شایەنی ئیعدام نین، هەر هەفتە ژمارەیەک لە بەندکراوانی قەزل حەسار لە سێدارە درێن. هەر کات یەکێک لە بەندکراوان ڕاگوێزی بەندی تاکە کەسی دەکەن هەموو بەندکراوانی دیکە و بنەماڵەکانیان 1000 جارە من و ئەمرن و زیندووە بنەوە. لە قەزل حەسار بەندکراوانێکی زۆر بە ئیعدام مەحکوم کراون و پەروەندەی زۆریان بۆ جێبەجێکردنی سزاکەیان ڕەوانەی لەقی ئیجرای ئەحکام کراوە. ئێستا بەندکراوانی قەزل حەسار بۆ ئەوەی خەڵکی ئازادی خواست دەنگیان ببیستن هەر سێ شەمە مان لە خواردن دەگرن و داوا لە خەڵک و کۆمەڵگای جیهانی دەکەن پشتیوانیان لێ بکەن. بێبەشکردنی کەیهان مکەڕەم لە مافی مەرەخەسی لە زیندانی ورمێ.
کەیهان مکەڕەم زیندانی سیاسی کورد کە دوایین ساڵ لە سزای 5 ساڵ بەندکرانەکەی لە بەشی زیندانی کراوەی ورمێدا تێپەڕ دەکات بەهۆی ڕێگریکردنی ئیدارەی اطلاعات لە مافی پشووی کۆتایی بەندکران بێبەش کراوە. ئیدارەی اطلاعات پێشتریش داوای ئازادی مەرجداری ئەم زیندانیە سیاسی ڕەت کردبووە. ئەم دەستگا ئەمنیەتیە گوشاری خستۆتە سەر کەیهان مکەڕەم و بنەماڵەکەی و ڕایانگەاندووە کە تەنها بە مەرجی هاوکاریکردن لەگەڵ ناوەندە ئەمنیەتیەکاندا ڕەزامەندی بۆ پێدانی هەر چەشنە ئازادیەک پێش تەواوبوونی ماوەی سزاکەی وەردەگرێت. بە پێی راپۆرتی کۆمەڵەی مافی مرۆڤی کوردستان کەیهان مکەڕەم لە بەشی داخراوی زیندانی ناوەندی ورمێەوە براوەتە بەشی زیندانی کراوە، بەڵام سەرەڕای ڕەزامەندی بەرپرسانی زیندان بۆ ئازادکردنی ئەم زیندانیە سیاسیە پێش وادەی تەواوکردنی سزاکەی بە پێی یاسا پەیوەندیداریەکانی ئێران دام و دەستگا ئەمنیەکان ڕێگریان لە پێدانی ئەم مافە سەرەتاییە کردو. بێسەر و شوێنکرانی بە ئەنقەستی مەتین حەسەنی لەلایەن ڕژیمەوە. مەتین حەسەنی لە بریندارەکانی شۆڕشی خەزەڵوەری 98 و خەڵکی بووەکان لە ڕۆژی 3 ڕێبەندانی 1402ەوە لەلایەن هێزانامنیەکان و دەست بەسەر و بێسەر و شوێن کراوە و هیچ زانیاریەک لەسەر دۆخی تەندروستی ناوبراو لە بەردەستانیە. بە پێی زانیاریەکان ناوەندە ئەمنیەتیەکانی ڕژیم مەتین حەسەنیان بە بیانووی دیدارەکانی لەگەڵ بنەماڵەی دادخوازانی شۆڕشی خەزەڵوەری 98 و بزوتنەوەی ژینا هەروەها سەردانی مەزاری گیانبەخت کردووان دەست بەسەر و بێسەر و شوێن کردووە. بنەماڵی مەتین لەو ماوەیەدا چەندین جار سەردانی ناوەندە ئەمنی و قەزاییەکانی بۆکان و شاری ورمەیان کردووە، بەڵام هیچ زانیاریەکیان لەسەر چارەنووسی ڕۆڵەکەیان دەست نەکەوتووە و ئێستا نیگەرانی دۆخی تەندروستی ناوبراوە. دۆخی خراپی تەندروستی حامد قەرەئۆغڵانی لە زیندانی ورمێ. حامد قەرەئۆغڵانی بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی ورمێ کە لە 19هەمین ڕۆژی مانگرتن لە بەندی تاکە کەسیدایە لەلایەن بەرپرسانی زیندانەوە لە مافە سەرەتاییەکانی بێبەش کراوە و بڕیاری دوورخرانەوەی بۆ زیندانێکی دیکە دەرکراوە. حامد قەرەئۆغڵانی کە ماوەی 13 ساڵ بەندکرانی لە زیندانی ورمێ تێپەڕ دەکات لە 19هەمین ڕۆژی مانگرتن لە بەندی تاکە کەسیدا لە دۆخێکی زۆر خراپدا ئازار دەدرێت و باری تەندروستی بەهۆی نەخۆشی ئاسپ تێک چووە، بەڵام بەرپرسانی زیندان ناوبراویان لە دەستڕاگەیشتن بە دەرمان بێبەش کردووە و بە ئەنقەست بەندی تاکە کەسیان بۆی سارد ڕاگرتووە تاکو نەخۆشیەکەی سەختتر بێت. بنەماڵێ و بەندکراوە نیگەرانی دۆخی تەندروستی حامدن و داوا لە ناوەندەکانی مافی مرۆڤ دەکەن ڕێگە لە ئاشکەنجە و ئازاری ڕۆڵەکەیان لەلایەن کۆماری ئیسلامیەوە بگرن. بردومانی چڕی باکووری هەرێمی کوردستان لەلایەن تورکیاوە. پێش نیوەڕۆی هەینی 13 ڕێبەندان تۆپخانەکانی دەوڵەتی داگیرکەری تورک تۆپبارانی گوندی گەوهەرزی سەرو و سنووری گوندەکانی مەتینایان لە ناوچەی ئامێدی کرد. بە پێی زانیاریەکان جگە لە تۆپباران فڕۆکەی بێفڕۆکەوان بەردەوام بەسەر ئاسمانی ناوچەکەدا سوڕاوەتەوە. تۆپبارانەکە ترس و دڵەڕاوکێی لای هاوڵاتیانی گوندەکانی سنوورەکە دروست کردووە و تا ئێستا زیانەکانی نەزانراوە. دەوڵەتی داگیرکەری تورک ماوەیەکە دەستی بە بردومانی گوندەکان کردووە بۆ ئەوەی بە تەواوی ناوچە سنووریەکان چۆڵ بکات و چیتر گوندنشینان نەتوانن بچنە گوندەکانیان. مانگی ڕابردوور دەوڵەتی تورک 3 گوندیان لە سنووری ئامێدی بە زۆر بە هاوڵاتیان چۆڵ کردووە. کۆبوونەوەی کرێکارانی ڕەسمی نەوت لە شرکەتی فەلاتی قاڕەی لاوان. ڕۆژی هەینی 13 ڕێبەندان کرێکارانی ڕەسمی نەوتی شاغڵ لە شرکەتی فەلاتی قاڕەی دوورگەی لاوان بۆ جارێکی دیکە دژ بە دۆخی خراپی پیشەی و معیشەتی کۆبوونەوە. بە پێی راپۆرتەکان کرێکارانی ڕەسمی نەوت خوازیاری وەلانانی سەخت پێغدەست، وەلانانی ئاستەنگیەکانی بەردەم سەنەواتی خانەنشینی، گەڕانەوەی و بڕاپارە کە لە ساڵانی ڕابردوو لەسەر حەقدەستەکانیان کەم کراوە بە کردەوە دەراتنی مادەی دەی ئەرک و بەرپرسیارەتی پێرسۆنێلی نەوت لەسەر کارلابرنی بەڕێوەبەرانی ناکارامە و کۆتاییهێنان بە دەستێوەردانەکانی دەوڵەت لە سندوقی خانەنشینی بوون. ناڕەزایەتی کرێکارانی شرکەتی کیانتایر لە تاران. ڕۆژی پێنجشەممە 12 ڕێبەندان کرێکارانی شاغڵ لە کارخانەی کیانتایر دژ بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوە. کرێکارانی شرکەتی کیانتایر لە ئاست نەدانی حەقدەستە دواخراوەکانیان ناڕازین و خوازیاری چوونە سەرەوەی ڕێژەی حەقدەست و مەزایە بە پێی هێڵی هەژاری بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی ڕێزبەندی پیشەکان، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، گۆڕانی دۆخی پیشەوی دابینکردنی ئیمکاناتی ڕێفاهی بوون.
لە سێدارەدانی 74 بەندکراو لە زیندانەکانی ئێران لە ماوەی مانگی ژانڤیەی 2024 بە پشتبەستن بە ئاماری تۆمارکراو لە ناوەندەکانی مافی مرۆڤ لە ماوەی مانگی ژانڤیەی 2024 زاینیدا بەلانی کەم سزای سێداری 74 بەندکراو لە زیندانەکانی ئێراندا جێبەجێ کراوە. لەم ژمارەیە 46 بەندکراو بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە سێدارە دراون. بە پێی ڕاپۆرتە لە ماوەی مانگی ژانڤیەی 2024دا سزای سێدارەی 34 بەندکراوی کورد، 7 بەندکراوی تورک و 5 بەندکراوی بەلوچ لە زیندانەکانی ئێراندا جێبەجێ کراوە. لەو مانگەدا دوو هاوڵاتی ئەفغانستانیش لە بەندیخانەکانی ئێران لە سێدارە دراون. لەم ماوەیەدا سزای سێدارەی 7 بەندکراوی سیاسی و ئاینی جێبەجێ کراوە کە 6 کەسیان سیاسی و کەسێکیان ئاینی بووە. هەروەها سزای سێدارەی ژنێکیش لە بەندیخانەی سەبزەواری پارێزگای خوراسانی ڕەزەوی جێبەجێ کراوە و زۆرترین ڕێژەی ئەعدام لە زیندانەکانی پارێزگای ئالبورز بووە کە 32 کەس تۆمار کراوە. هەروەها لە بەندیخانەکانی پارێزگای خوراسانی ڕەزەوی 7 کەس، هەمەدان 6 کەس، فارس و گیلان هەر کامیان 4 کەس لە سێدارە دراوە. ڕێوەچوونی جەلسەی دادگایکردنی تۆمەتبارانی پەروەندەیەک باتانی تاران. بە پێی راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ پاش بە ڕێوەچوونی یەکەمین جەلسەی دادگایکردنی تۆمەتبارانی پەروەندەیەک باتانی تاران لە ڕێکەوتی 18 بەفرامبار بڕیارە لە ڕۆژانی داهاتوودا جەلسەی دووهەمی دادگایکردنی ئەو 8 بەندکراوە لە شاری تاران بەڕێوە بچێت. پاش کوژرانی ئاخۆندێکی بەسیجی بە ناوی ئارمان عەلی وردی لە سەردەمی شۆڕشی ژینا لە شارۆچکەیەک باتانی تاران پەروەندەیەک ساز کرا و لەو پەیوەندیەدا 8 کەس دەست بەسەر کرا. مهدی حسێنی تەمەن 25 ساڵ بە محاربە و هاوکاری لە کوشتنی ئەو بەسیجیە تۆمەتبار کرا. عەلیڕەزا کەفایی تەمەن 33 ساڵ و ئەمیر محەممەد خۆشێقباڵ تەمەن 25 ساڵدا بە داوای لێبوردنەوە بە هاوکاری لە کوشتن تۆمەتبار کرا. میلاد ئازمون تەمەن 25 ساڵ بە محاربە و هاوکاری لە کوشتنی ئەو بەسیجیە وەکو تاوانباری سەرەکی تۆمەتبار کراوە. حسێن نێعمەتی تەمەن 25 ساڵ بە هاوکاری لە کوشتن و مهدی ئیمانی تەمەن 29 ساڵ بە محاربە و هاوکاری لە کوشتن تۆمەتبار کراوە. هەروەها نەوید نەجاران تەمەن 31 ساڵ و عەلیڕەزا بەرمەرزپورناک تەمەن 26 ساڵ هەردوو بە هاوکاری لە کوشتنی ئارمان تۆمەتبار کراون و ئێستا گیانیان لە مەترسیدا. و دوایین هەواڵمان سەبارەتە بە مانگرتنی بەهێزی کرێکاران لە فەنلاند. ڕۆژی پێنجشەممە 12 ڕەبەندان کرێکارانی وڵاتی فەنلاند گەورەترین مانگرتنی گشتیان دژ بە سیاسەتەکانی دەوڵەت بۆ کەمکردنەوەی مافی کرێکاران بەڕێوە برد. بە پێی راپۆرتەکان کرێکارانی فەنلاند لە ئاست کەمکردنەوەی مەزایای کرێکاران و دابەزینی ئاستی ڕفاهی کۆمەڵایەتی خەڵک ناڕازین و ڕۆژی چوارشەممە لە باخچەی ساوایانەوەمانیان مانگرتنیان دەست پێ کرد و ئێستا بەشە جۆراوجۆرەکانی وڵاتەی گرتووەتەوە. بڕیارەوە مانگرتنە تا ڕۆژی شەممە بخایەنێت و لەو ماوەیەدا کرێکارانی بەشەکانی سەنعات، خزمەتگوزاری کۆمەڵایەتی، دوکانداران، هاتوچۆ گواستنەوە، ڕێگەی ئاسن و فڕۆکەخانەکان پەیوەست بەو ناڕەزایەتیە گشتیە ببن. ڕۆژی پێنجشەممە خۆپیشاندانێکی گەورە بە بەشداری 13,000 کرێکار لە مەیدانی سێنای هێلینسکی بەڕێوەچوو و ناڕازیان خوازیاری جێبەجێکردنی داخوازیەکانیان. بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانتان پێشکەش کرا، کاتێکی خۆش بۆ هەموو لایەن.